ڕێکارەکانی خانەنشینکردنی فەرمانبەرانی تەمەن 6 ساڵ دەستی پێکرد. 25,000 کەس خانەنشین دەبن. حکوومەتی هەرێمی کوردستان یاسای خانەنشینی یەکگرتووی هەموارکراوی جێبەجێ کرد و بەم جۆرەش تەمەنی خانەنشینی لە هەرێمی کوردستان لە 63 ساڵەوە کەم کرایەوە بۆ 6 ساڵ. ڕۆژی 20 ئەم مانگەش وەزارەتی ناوخۆی هەرێم و وەزارەتی خوێندنی باڵا نووسراویان بە هاوپێچی نووسراوەکەی ئەنجومەنی وەزیران ئاڕاستەی گشت فەرمانگەکانی سەر بە وەزارەتەکانیان کردووە. زۆرینەی وەزارەتەکانی تریش نووسراویان ئاڕاستەی بەڕێوەبەرایەتیەکان کردووە. ئەگەر فەرمانبەرێک 25 ساڵ خزمەتی هەبێت لە عێراق لە کاتی خانەنشینبوون 12 موچەی بەیەکەوە پێدەدرێت. ئەگەر کەمتریش بێت 6 موچەی پێدەدرێت. یاسای خانەنشینی یەکگرتووی عێراق لە ساڵی 2014 دەرچووە و لە ساڵی 2019 هەموار کراوەتەوە. لە عێراق تەمەنی خانەنشینبوون کراوەتە 60 ساڵ. بە گوێرەی زانیاریەکان لەم ساڵدا زیاتر لە 25,000 کەس خانەنشین دەبن. تەنیا لە وەزارەتی خوێندنی باڵا 1600 مامۆستا و فەرمانبەر بەربڕیارەکە دەکەون و خانەنشین دەکرێن. بەشێکی تر لەو گۆڕانکاریانەی کە کراوە لە یاسای خانەنشینی لەبارەی خانەنشینکردنە لەسەر داوای فەرمانبەر. هەر فەرمانبەرێک بە تەواوکردنی 45 ساڵ تەمەن و بوونی 15 ساڵ خزمەت فەرمانی خانەنشینکردنی دەرچوو بێت بەر لە دەرچوونی بڕیاری ئەنجومەنی وەزیران لە 3 حوتی 2024 پێویستە مامەڵەی خانەنشینیەکەی ڕای بکرێت.